لە داواکاری گشتی سکاڵا لەسەر بەناوچاڵاشێکی بواری ئافرەتان تۆمار کرا کە لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیدا بێڕێزی بە ئاینی ئیسلام کردووە. ناکرێتەوە دوای 1500 ساڵ لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانی کە هاتووە لەگەڵ ئەو هوشیاری لە کۆمەلگایە تۆ بتەوێت کۆمەلگا بگەڕێنیتەوە بۆ دوا. زانایەکی ئاینی دەڵێت ئەوانەی ئەم زۆرە قسانە دەکەن ژەهر دەڕێژنە نێو خێزان. بەم قسانە ژەهرێکی هێجگار پیسی ڕشتووە بۆ تێکدانی شیرازەی خێزان و بانگەشە بۆ دروستکردنی ژینگەیەکی پیسی خیانەت لە نێو ئارەزوومەندانی تەعەدود و هانیان دەدات بۆ لێواری مەرگ و کوشتن بەدەستی هاوسەر و کەسوکاریان کە قسەکانی هەمووی پێچەوانەی شەرع و سروشتی ئەو گردونەیە. بۆیە داواکارین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت داواکاری گشتی بە تایبەت فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان ڕێکاری یاسایی بەرامبەر ناوبراو کە سەرۆکی ڕێکخراوی ئێمەیە بگرنە بەر کە بە پێی دەستور و یاسا ئەو گفتارانە تاوانە و سزایی لەسرە. ئەمانە کۆمەڵە خەڵکانێکن بانگەشە بۆ نێربازی ئەکەن و کردویانە، بەڵام تەعەدود و فرەژنی کە حەڵاڵی خۆی پەرۆگارە بە یاساغ و بەلەش فرۆشی و بەو بابەتانە ئەدەنە قەڵەم سوکایەتی بە مجتەمع و کۆمەلگاکەن، سوکایەتی بەو هەموو خانەوادە و ئافرەتانە ئەکەن کەوا تەعەدودیان کردووە، سەربەهەویان کردووە، کێشە و مەشاکیلیان بۆ دروست کردوون. بۆیە پێویستە لە ڕێگای داواکاری گشتیوە ئەم کەیسە بجۆڵێنین بۆ ئەوەی هەموو ئەو بەناوچالەکانە عاقڵکەین و ئەو دەستگار ڕاگەیان نانەشکەوە بانگەشە و ڕیکلام بۆ بەڵاوکردنەوەی ئەم بێئەخلاقی و بێدڕەوشتیانە ئەکەن سنوورێکیش بۆ ئەوان دابڕێ. پارێزەرێکیش دەڵێت تەنها کاری مامۆستایانی ئاینی نییە کەوا سکاڵا تۆمار بکات، بەڵکو پێویستە هەموو تاچێکی موسڵمان هەڵوێستی هەبێت و بێدەنگ نەبێت. سەرۆکی داواکاری گشتی بەڕاستی پشتیوانی تەواوی لە سکاڵایەکەی ئێمە کردیا و داوای کردیەکەوە ناوبراو ئیحالەی محکەمەی تەحقیقی دەکا و نووسراوێک ئاڕاستەی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی هەرێمی کوردستان دەکا بۆ ڕاگررتنی ڕێکخراوەکەی. ئیشی مامۆستای ئاینی نییە کە بێ بەر لە محکەمە بگرێ، ئیشی وەزیفەی هەموو ڕۆشنبیرێکی وڵاتەیە، چکە قسەکردن تەنها لەسەر با بڵێن شکاندنی ئاینی پیرۆزی ئیسلام بە کەسێکی ئەوها ناشکێ، بەڵام کۆمەلگای ئێمە بەرەو عقارێکی نادیار دەروە، یعنی تەحریزی فجوورە ئەو جۆرە قسانێکە لە کەناڵەکان دەیکەن. چاڵاکێکی بواری ئافرەتان دەڵێت بە ئەرچی سەرشانی خۆمانی دەزانین بەرگری لە بیر و باوڕی خۆمان بکەین کە ئاینی ئیسلامە. ئێمە وەک تاکێکی موسڵمان بەر لە هەموو شتێک بە ئەرک و مافی خۆمان دەزانین لەسەر عقیدە و بیر و باوەڕی خۆمان بەجوابێن کە ئاینی پیرۆزی ئیسلامە، چونکە ئەوەمان لە هەموو شتێک لە سەرومان و لە گیانمان و لە ماڵ و لە منداڵشمان پێ ئەولاتر و گرنگترە. ئەوەی هەندێک کەس کە ئەمڕۆکە بانگەشەی بۆ دەکەن کە بەنای مافی مرۆڤ و مافی ئافرەتان، بێگومان ئەگەر شتێک لەگەر عقیدە و بیر و باوەڕمان نەگونجێت و نێتەوە، ئێمە بە مافی خۆمان دەزانین بە ئەرچی لە پێشینەی کاری خۆمان دەزانین کە لەسەری بەجواب بین. الله أكبر ماوە لە هەرێمی کوردستان کەسانێک بۆ ناودەرکردن بێڕێزی بە ئاینی ئیسلام و هەست و شعوری مسلمانان دەکەن، هاوڵاتیانیش داوا دەکەن داواکاری گشتی بە ئەرچی خۆی هەڵبستێ و ڕێوشوێنی یاسایی بەرامبەر ئەو کەسانە بگرێتە بەر. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.